سڵاو لێبێ گەیلان زانیاریەکان چین؟ بەڵێ پشتیوان سڵاتان لێبێت ینی ئەو ناسەقامژێ لە نرخ و خود با بڵێن بەهای زێڕوەزی و لە بازاڕەکانی جیهان و هەرێمی کوردستان و عێراق ڕوویدا وای کردووە کە گۆڕانکاریش لە کاتی کارکردنی بازاڕی زەرنگرانی شتەبی لە بازاڕی زەرنگرانی هەولێرم لێرە بەشێک دەتوان بڵێن بەشێکی زۆر لەو زێڕنگرانی کە هەن لەو بازاڕە لە ڕۆژانی هەینیش کار دەکەن ینی لە ماوەی ڕابردوو ڕۆژانی هەینی لە پشوودا بوون بە تایبەت دوای عسران دوای نوێڕۆیان بەڵام ئێستا هاوڵاتی هاتوچۆ دەکات ینی هاوڵاتی دێ زێر دەکڕێ زێر دەفرۆشێ بە تایبەت کڕنی زێر خواست هەیە سەردانی ئەو دوکانانان دەکەن لە هەمان کەدا لە یەکێک لەو دوکانانم مامۆستافایەقم لەگەڵا دەمێت بچمە لای بزانم خواستی خەڵک بۆ زێر چیا ئەوستا چەند دابەزیوە مامۆستافایەق سلااوان لێبێت لە دوو ڕۆژی ڕابردوو زێر ڕوزی و پێچەوانەی ئاراستە یەک بوون هەم زی و بەرز بوونەوەی بەخۆی بینی و ئاستی پێوانایی تۆوان کرد لە بەرامەریشدا زێر دابەزی زێر چەند دابەزی ئەوسەی و نرخی ئەو سێ جۆرەی کە زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە و باوە نرخەکانی بوتە چەند بەڵێ سلااو لێوەش زۆر بەخێر بێن ئێستا بۆ هەر ئۆنسەیەکی 3986 دلارە ئەو وەکو ئۆنس بۆ عیارەکانیش عیار 22مان هەیە 21مان هەیە 18مانیش هەیە بۆ عیار 22 854 عیار 21یش 815 عیار 18 700 چی وای کرد ئەو بەرزی و نزمیەی ئەم چەند ڕۆژی ڕابردوو کە بەردەوام ڕوو لە بەرزی بکاتن ئەوە بوو کە نزیک بووینەوە لە عەفدەیمان کە بۆ دیاریکردنی ڕێژەی سوو کە دابەزاندنێکی بەخۆ بینی کە 25 خاڵ بە دابەرزانیدنی ڕێژەی سوو ئەوە کاریگەری هەبوو لەگەڵ ئەوەشدا خواستێکی یەکجار زۆری لەسرە لە جیهان بە تایبەتی سین رووسیا هیند عفوان سین دەتوانم بڵێم مانجی 6 مانجی 5 باسمان کرد لێرکانە گوتمان هەش بانقی ڕاستپاردووە کە زێر بکڕن ئەو ئێستاکە تقریبان نزیکەی لە ماوەی 3 مانگ تاوەکو 4 مانگ بەردەوامە لە کڕینی تاوەکو مانجی 11 بەردەوام دەبیتن لە ئۆنسی زەر ئەو دابەزینە کاتیا ئەو دابازینە کاتێ خۆڕاستکردنەوەیە خۆڕاستکردنەوە زۆر باشە زۆر باسی ئۆنسە دەکرێتن پێمان بڵێ ئەوە ئۆنسەیە زۆر باشە ئەو ئۆنسەیە چەند مسقالە زۆر باشە ئۆنسەی دوو ڕۆژ پێش ئێستا ئەو بە چەند دلار و ئێستا بوتە چەند و چەندی لێ بۆ تۆ نرخەکە ئێستاکە تقریبا 85 دلار 90 دلاری لێبیتەوە بۆ هەر ئۆنسەیەک لە 6 مسقال بەڵێ 85 دلار 90 دلاری لێبیتەوە لەگەر دوێنەوە ئەو وەختانە هەتاوەکو ئێستاکە بڵێ بە مسقالیش تقریبا 70,000 تقریبا 15,000 دابەزینی بەخۆ بینیوە زۆر باشە لە چەند ڕۆژ ڕابردوش هەر خۆم سەردانی و بازاڕم کردووە بینی و مایانی باز دەکرێت خەڵکەی زۆر دێتن لەو بازارانە ماشەڵڵا ینی ئەو دوکانی زێڕنگێر پڕە لە خەڵک پڕە لە وڵاتی ئەوە کڕیاریان فرۆشیار بەڵێ ئێستاکە خەڵک ئەگەر شتەکە گران بوو ئەو جلۆبەی دەچیتن ئەمە لێ بکانە وچی زێر بە 650,000 بوو دەمانگوتە خەڵکیکا کە زێڕێ بکڕن ئەوانەی کە سەرمایهدارن ئەوانەی کە وەبەرهێنان دەکەن کاکە زێڕێ بکڕن مەترسێن ئەو کاتی بە 660,000 بوو وایە گوتمان زێر بەرزترین ئاستی بەخۆ دەبینێتن ئەوەی ئێستاکە بەرزترین ئاستی بەخۆ دیتێ وە لە داهاتوشدا بەرزترین ئاستی تۆمار دەکات بەڵکو دەتوانین بڵێن ڕیکۆردی نوێتریش تۆمار دەکاتن ئەو خەڵکی دێ زیاتر دەکڕن بڵێ لە بۆی دەکرێت لە بۆ سوود و قازانجی خۆیان تەنها ئەوانە دەکڕن کە مەسەرەن لیرە و سەبایک و شتوالە دەکڕن لە بۆ سوود و قازانجی خۆی هۆکارەکان زۆرن کە مەسەرەن ئەو بەرزبوونەوە و گرانبوونەوەی لە زێردایە باسی ئەوت کرد ئاستی پەیوانەی جارشکردن تۆمارەکە لێرە و لێ باس دەو دەکرێت دەگات ئەگەری هەیە مسقالی زێر عایرە 21 ئەوەی باوە لە هەرێمی کوردستان بازاڕەکانی هەرێمی کوردستان بگاتە میلیۆنەکەمە واقعی تێدایە ئەگەر تاوەکو یەک ئەگەر نەگەیشتێ لە بۆ ساڵی داهاتوو 2026 بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ ئەگەر ئەو دوومانگەی نەگەیشتێ ئەو دوومانگەی لە بۆ 2026 بە دڵنیاییەوە چی وای کردێ کە مەسەلەن ئەم خواستە زیاد بیتن باوەش بڵێن لە دنیا لە جیهان دەوڵەتەکان
دەوڵەتەکان دۆلارەکانیان هەموو کردیتە ئۆنس ئەوە وای بڵێ پێشتری ئەوە بەهای لەسەروەی زاڵ بوو ئێستا کە ئەوە زاڵە لەسەروەی بڵێ ئەوە کاریگەری خۆی هەبووە لێیە ئەوە بەردەوام بوونی ئەم گرانبوونە و بڵێ بەردەوام بوونیشی دەبێتە پشتیوان دەگەڕم وڵاتان ئەو زانیارانم لەبارەی بەهای زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەو چاوەڕوانەی کە لە ماوەی دوومانج داهاتوو هەیە وەکو ئەو زێڕەنگرژ ئاماژە بۆدا چاوەڕێ دەکرێتن ئاستی زیاتری پێوانەی تۆمار بکات و تا دێت بەهای زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان جیهانی ئەوەی کە بە ئۆنس دەپەیوەندرێت نرخەکەی زیاتر بەرز بێتەوە.